مەسەلەکە سیاسی صرفە قانونی نییە لەسەر کارێک نییە کە ئەم سێ حزب کارێکی ناقانونیان کردبێ سێ حزبن لە کوردستانە تەواجودیانی و فعالیتی سیاسی خۆیانەکەن ئەوەی کە چۆن بیرەکەنەوە ئایدۆلۆژیەکان چێ سیاستەکان چێ پس بەحسێکی تر علاقەی بە محکەمەی فیدراالیەوە نییە بەڵام ئەمە بیانوویەکە وەکو چۆن محکەمەی فیدراالی زۆر شتێکی لەوبارەوە لە بەرامبەر کوردستان نەکردووە کە پرچەکردداری خەڵکیش و بەرحاڵی هێزە سیاسەکانشی لێ ئەم سێ حزبە ڕەنگە دژی داگیرکاری تورکیان هەڵویستان لە بەرامبەر تورکیا هەیە و شعاری دژی تورکیایان بەرزکردەوە و جۆرەك ئەم هێزانە بەمانایەک بە پاشکۆ و پشتیوانی فەکەکەی تێگەن یعنی جۆرێک سێ حزبن کە لە کوردستانە هەن ئەمەی کە هەم حکوومەتی عێراق هەم حکوومەتی هەرێم ترسی هەیە لە مێزانە کە لەبەرەوەی کە تورکیا پێی خۆش نێمانە بن کەواتە بەشێکە ئەو بەشێکە لەو توافقەی کە حکوومەتی عێراق و حکوومەتی تورکیا کردویانە لەسەرەوەی کە فەزای حکوومەتی هەرێم چۆن بێ هێزە سیاسەکان چۆن بێ و بەم پێوە بەمەشەوە ناوەستێ ممکنە لە بەرامبەر ئێمەشا هەڵی زۆرگرن لە بەرامبەر جێدیکەشە هەڵێ زۆرگرن ئەم دۆخە سیاسیە بە قازان جێبێ کە ئەو ئۆپۆزیسیۆنی کە هەیە نە بە زیانی حکوومەتی عێراق بێ نە بە زیانی حکوومەتی هەرێم بێ و نە بە زیانی تورکیا بێ ئەمە ئەو واقعەتێ بە بۆچی من لەم سێ حزبە ناوەسێ و بێ بۆیە ئەمە محکوومەکەین و لە قابلیە ئەوەسینەوە و ئەمە پێم وایە درێژی کێشانی هەیە و زیادە ڕێوی کەی تیاکرێ و بیانی کەژە دۆزێت